پشکنینە پێشوەختەکان زۆر گرنگە بۆ هەر چاکێکی نێو کۆمەڵگا ئیتر ئاخۆ لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ هەندێک کەسمانەیە ڕەنگە پشکنینەکانی وا پێویست بکات بە 3 مانگجار بێت یاخود بە 6 مانگجارێک بێت پشکنینەکانی بکە بەڵام ئەوەی کە جێگەی خۆشبەختیە زۆرێک لە ڕێکخراو ئەو تیمە تایبەتانی کە لە بواری تەندروستیا کارەکەن بە تایبەت پزیشکان و پەرستاران خۆشبەختانە لەم ساڵانەی دوایە ڕێژەکەیان ڕوو لە زیاد بوونە توانیویانە لە جێگا تایبەتەکان و لە شوێنە گشتەکانە بتوانن پشکنینی تایبەت بکەن بۆ هاوڵاتیانی خۆشەویست و لەم نێوەندەیە ئەمڕۆژ ئێمە لە مەڵبەندێکی ڕێخستنیەکێتی نیشتیمانی کوردستان بە خۆشحاڵیەوە تیمێکی تایبەت هاتوون پشکنینی تایبەت ئەکەن بۆ سەرجەم کادران و کارمەندانی نێو مەڵبەندیەکی ڕێخستنیەکێتی نیشتیمانی کوردستان کە بە خۆشحاڵیەوە ئەمە 35مین چالاکیانە توانیویانە چەند پشکنینێک ئەنجام بن ئەوەی کە لە وێنەکانە ئەیبینن ستافێکی زۆر تیمێکی تایبەت لێرن و بە خۆشحاڵیەوە ئەمێ ئاماژە بۆ بکەم ئەو پشکنێنانی کە لێرە ئەکرێت پشکنینی دەم و ددان و پستانی خوێن و شەکرەی خوێن و پلەی گەرمی و ڕێژەی لێدانی دڵ و ڕێژەی ئۆکسجین ئەمە بەشێکی گرنگی چالاکیەکانی ئەم تیمە ئەبێت ئەمڕۆ و لە هەمان کاتە سیمینارێکی تایبەتیش هەیە سیمینارەکە تایبەتە بە فریاگوزاری سەرەتایی ئەمەش بۆ زیاتر هۆشیارکردنەوەی کۆمەڵگە و هەر تاکێکی نێو کۆمەڵگەیە بە خۆشحاڵیەوە لە پێناو بەدەستێنانی تەندروستێکی باشتر لە پێناو ئەوەی کە بۆ نمونە تەندروستی هەر تاکێکی نێو کۆمەڵگە باش بێت هۆشیارکردنەوەی کۆمەڵگە بۆ بەدەستێنانی تەندروستێکی پرشنگدار ئەمە دروشمی تایبەتی ئەم تیمە ئەبێت کە ئەمڕۆ لێرە ئامادەن و پشکنینەکانی خۆیان ئەکەن بۆ هاوڵاتیان کاگلاوند ئەگەر لەگەڵ ما بێت کۆمەڵێک زانیاری لێوەرەگرین کاگلاوند ئەگەر بیتە لای ئێمە سپاس دەکەین کاگلاوند پێمان خۆشە لێجوانی لێوەرگرین لاوەند حەسەن بەڕێزیان لە پرساوی ڕێکخراوی کارامەی تەندروستی و لە هەمان کاتا سەرپرشتیاری چالاکیەکەش لەگەڵمانە کاگلاوند سڵاو لێ بێتۆم کاتت باش بێ بار لەوە دەست پێ بکەم سپاس بۆ تۆ ئەمە 35مین چالاکیتانەکە ئەیکەن ئەمڕۆ لە نێو مەڵبەندێکی ڕێخستنیەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی بیرتان کردەوە ئەم چالاکیانە درێژەی پێبن ئامانجتان چی بوو لەم چالاکیانە پێشەکی بەخێراتی کەناڵەکەتانەکەین ئەم بۆ کوڕەخرای کارامەی تەندروستی کوردستان وەک بەڕێستان ئاماژەتان پێەیە ئەمڕۆ لە زنجیری کار و چالاکی خۆبەخشیەکەمان کە 35مین چالاکی بوو چالاکەمان هێناوە ناو مەڵبەندی یەکی ڕێخستنەکانی سلێمانی و تاقم سەرجەم چالاکیەکەمان ئاماژی سەرەکی ئێمە لە چالاکیەکان یەکەمینیان بەرزنخانی کاری خۆبەخشی سەرجەم کارانی کە ئێمە یەکەم خۆبەخشە کار و چالاکیەکە هەمووی خۆبەخشی بووە خۆمان خۆشحاڵ زانی کە ئەمڕۆ بینە خزمەتی حیزبی شەیدا حیزبیەکەی نیشتیمانی کوردستان و خزمەتی کادر و هەڤاڵانی یەکەی نیشتیمانی کوردستان بکەین تاقەشایانی باسە فەوجی 740 سەر بۆ زیاد پێشمەگەر ئەمڕۆ بانگێش کراوە ئامانجی سەرەکی لەم چالاکی ئەمڕۆماندا هۆشیارکردنەوەی کادران یەکێتی و هاوڵاتیانە طبعاً لە ماوەی ساڵونیەکە ئێمە توانین بڵێن زۆربەی چین و توێژەکانی کۆمەڵگا هەر لە منداڵان لە هاوڵاتیان لە ناو بازار لە شوێنە گشتەکان لە هەموو شوێن چالاکیمان کردو بۆی ئەمجارە هاتینە ئەم شوێنەوە سەبارەت بە چالاکیەکانمان ئێمە ئەمڕۆ سیمینارێکی فراگوزاری سەرەتایی پێشکەشەکرێت بۆ هەڤاڵان یەکێتی و لەگەڵ پێشمەرگە بەڕێزەکانە سیمینارێکی فراگوزاری سەرەتایی لەلای مامۆستایەکی پسپۆڕەوە مامۆستا جەبار عوسمان پێشکەشەکرێت هەروە 6 جۆر پشکنینی تەندروستی ئەنجام بدرێت لەوانەش پشنی دەموزدان پشنی پستانی خوێن شەکرەی خوێن پلەی گەرمی و ڕێژەی لێدانی دڵ و ڕێژەی ئۆکسجین هەروە 6 جۆری جیاواز عفو 7 جۆری جیاواز لە ڕێنمایی و نامیرکی پزیشکی دابەشەکرێت ئەوانیش دوانیان ڕۆژ ژیانی مانگی نوێن نەخۆشی زەهایمەر و نەخۆشی شێرپەنجەی خوێن پێنجەکەی تریش بەعام کۆمەڵێک زانیانی کە پێویستە هەموو کەسێک معلوماتی دەربارەی هەبێت یەکێک لەوانە دوورکەوتنەوە خۆپارێزی لە بەرزە پەستان و بەرزە شەکرەیە هەروەها جوارەکانی کلۆری و خۆپاراستن لە کلۆربوونی دانەکانمان شوێندشنی دەموزان بە شێوازێکی تەندروست هەروەها فریاگوزاری سەرەتایی و ئایدز و دوورکەوتنەوە لە ژگەرە کێشان خۆپارێزی لە ژگەرە کێشان زیانەکانی ئەو تیمە تایبەتی کە لێرە ئامادەن سەرجەم پێداویستیە پزیشکیەکانیان لەگەڵ خۆیانە هێناوە تاوەکو پشکنینێکی زۆر باشە بێ هیچ کەم و کوڕیەک نەبێت هاوڵاتیانیش بتوانن سوودمن بن لە تەواوی پشکنینەکان ئەمە لە ماوەی ئەم 35 چالاکیە تا چەند بە شێوازێکی زۆر باش و جدیانە کارتان لەسەر کردو سەرجەم چالاکیەکانی ئێمە بە زیادە ئەشیامان دامی کرد ئێمە ئەوشنایە کە دابینێکین 5 قاد و 6 قادی خۆی ماوەتەوە یعنی چالاکیەکەیکەین 200 حسوی ئێمە 800 شوێنی 800 حسمان دابین کردووە 1000 حسمان دابین کردو دواتر کە ماوەتەوە هەڵمان کردەوە پەیامی تۆ چییە بۆ بەشداریکردنی زیاتری هاوڵاتیان کە ئێوە ئەمەش بەشێکە لە چالاکیەکانتان لە نێو مەڵبەندیەکی ڕێخستنە هاوڵاتیان تا چەندە بە پەرۆشەوە ئەیانەوێت بەشدار بن لەم جۆرە چالاکیانە
طبعا خۆتان ئاگادارن کە ئێمە بەشجی لەم سەردەمی کە تیا ئەژین ساڵی 2023 ئەی دەسەوە نام کەس ما بێت کە گرنگی بە تەندروستی خۆی نەیەت الحەمدوللا وەکە ئیبینن وە خۆشتان ئاگادارن کە زۆربەی هاوڵاتیان زۆربەی کادرەکان بە پەرۆشەوە یەم بۆ فەحسەکان بووی کە لە تەندروستی خۆیان سێ بکەنەوە لەوەی بچنە نەخۆشخانەیەکە لە خەستخانەیەکە بە بڕەپارەیەک پشتینەکان بکەن لێرە بە بەرامبەری پشتینەکانیان بۆ ئەنجامی ڕێنمایان پێین و ئاگاداریان نەگەینەوە ئەگەر نەخۆشیەکان قابلیەوەی کە بچنە خەستخانەکان و ئاگاداریان کە سەردانی دکتۆرێکی پسپۆرتکەن وەلێ ئێمە خۆشمان ئەمڕۆ دکتۆرمان لەگەڵایە ڕاشکارمان لەگەڵایە ڕێنمایان پێین و توان سەردانی خۆیانیان بکەنەوە یاخود توان بیانێنی بۆ کلینیکێک یاخود خەستخانەیەکی حکومی بەڕێزن ڕێستانی سپاس بۆ پەیامەکانت لاوەند حەسەن لە پرسراوی ڕێکخراوی کارامەی تەندروستی و سەرپەرشتیاری چالاکیەکە جا ئێستایەکێک لەو بەشداروانم لەگەڵایە با بڵێن هاوڵاتەیە کە هاتۆ پشکنێنی خۆی کردووە با بزانین تا چەند پشکنینەکانی بەلاوە باش و سڵاو لێبێت تۆم کاتت باش سڵاو لێبێت بەخێربێن پێم بڵێ پشکنینی چیت کرد تا چەندە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە و پشکنینی زیاتری هاوڵاتیان بۆ زیاتر بە ئاگاییبوونی تەندروستی خۆیان تا چەندێک گرنگە وەڵام من ئێستا بەحسی شەکرەم کرد پشکنینی شەکرەم کرد دەخوا بەجابێ شەکرەکەمان باش بوو زۆر گرنگە هەموو هاوڵاتیە گرنگی بە تەندروستی خۆی بات ئەم ڕێکخراوەش هاتووە بەڕاستی کارێکی جوانە کارێکی پیرۆزە کە بەبێ بەرامبەر ئەم چەند کارە ئەکەن فەحسی شەکرە و فەحسی خوێن و فەحسی زەخت و ددانەکانەکەن هاوڵاتێکی باش لێرە لە کارمەندان و لە کادیران لی کۆبوونەتەوە و کارێکی باشە بۆ تەندروستی هەر هەمومان ڕووکەینە خەستەخانەکان بۆ ئەوەی هەر نەبێ لە 6 مانگ جارێکە بزانین کۆنتترۆلی هەموو فەحسەکانی خۆمان بزانین زۆر شتێکی باشە دەستخۆشی لەم ڕێکخراوەشەکەی سپاس بۆ وتەکانە جوانە خانگیان بە ئومێدین هەموو لایەک تەندروست باش بن وەک هاوکارانم هاوکارم لەوێنەکانە کۆمەڵێک دیمەندتان بۆ ئەگوازێتەوە کە ئێستا با بڵێن پشکنینی بەشێک لەو هاوڵاتیان یاخود ئەو کادر و کەسانی کە لێرن پشکنینی خۆیان ئەکەن تا بزانن ئەگەر هەر گرفتێکی تەندروستیان هەبێ بتوانن بە زووترین کات گرفتەکەیان چارەسەر بکەن و بە خۆشحاڵیە ئەو تیمەشی کە لێرن توانیویانە بە شێوازێکی زۆر باش ئامادەکاریکی زۆر باش بکەن ڕێنمایی تایبەت ببەخشن بە هاوڵاتیان و کادران و کارمەندانی نێومەڵبەندێکی ڕێخستن لەبەر ئەوەی ئەمانیش بە وەکو چۆن ئەڵێ بە تیمێکی زۆر باشە و ئامادەکاریان کردو سەرجەمیان لە بواری تەندروستیا کارەکەن جا ئێستا یەکێک لەو بەڕێزانی کە بەشداربووی تیمەکەن لێرە لەگەڵمایە من حەزم کرد لە لای کارەکەتەوە بی بۆی پشکنینەکانی واضح بێت ئەگەر هاوکارانم دەرفەتم بن سپاسانەکەین لێرە فەرموو بیتە ئێرە سڵاو لێ بێتۆم کاتت باش بێ پێم بڵێ بەڕێستان چ پشکنینێگەکەن بۆ ئەو کەسانی کێنە لاتان ئامانجی ئێوە چییە؟ سەرتا خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە زیاتر خوێنکاری کۆلێژی پزیشکیان دەرچووی خوێنکاری کۆلێژە پزیشکەکانین بۆ منە من خوێنکاری کۆلێژی پزیشکی دانم پشکنەکانمان زیاتر پشکنینی دانەوە فەحسی شەکرێەوە پەستانی خوێنە و بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستیە بۆ نمونە چەند پروشەرێکمان حاضر کردووە ئەین بە ئامادەبووان و ئەوانیش زیانیاری لێوەرگرن شەکان ئەگەر لە پشتەوە ئامادەیەکێکیان نتوانی بینی بۆی ڕوونکردنەوەمان بۆ بی لەسەری تاوکو هاوڵاتیانی خۆشەویستیش بتوانن زانیاریان هەبێت فەرموو زیاتر پروشەرەکانمان دەربارەی نەخۆشیە باوەکان ئێستا بۆ من ئەم پروشەرێکە حاضرمان کردو ئێمە نزیکەی 8 بۆ 10 پروشەرمان حاضرە ئەم پروشەریان تایبەتە بە نەخۆشی زەهایمەر باز لە نەخۆشی زەهایمەرەکە کە لە بیرچوونەوەیەکە لە پیریا ڕۆیە و باز لە زەهایمەرەکە و نیشانەکانی و هۆکاری توشبوونی زیاتر لە پەیوەندی بە تەمەنەوە هەیە لە تەمەنێکی بۆ نمونەک مرۆڤ کە ئەگادە تەمەنی 6 ساڵی و بە ساڵاچێ ئەو کاتە تووشی ئەم نەخۆشیە بێ ئەمە چەند ڕێگایەک نووسراوە و هەروەها نیشانەکانی و هەروەها چۆنەتی خۆ لێگرتن خۆ بە دوور لێگرتنی تایە دەستان خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونت با زۆرترین بەشداربوو لێرە وەرگین ئەگەر دەرفەتە بێ بچینە لای پشکنینەکان بە خۆشحاڵیەوە ئێستا وەک ئەیبینن ئەگەر خاتون هاوکاری بکەی سپاس دەکەم ئێستا بە خۆشحاڵیەوە وەک لەوێنەکانە ئەیبینن پشکنینە تایبەتەکان بۆ ئەو کەسانە ئەکرێت کە گرفتێکی تەندروستیان هەبێت هەم لە پشکنینی خوێن و کۆمەڵی پشکنینی ترکە تایبەت ئەوی کە ئاماژەم پێکرد دەم و ددان و پستانی خوێن و شەکری خوێن و ڕێژەی ئۆکسجین و ئەمانە بوونی هەیە جا پێم خۆشە یەکێک لەم بەشداربوانەی تریش وەرگرین پشکنینی چیت کرد بۆ ئەم بەڕێزە ئەوە بۆ ئەم دادە پشکنینی شەکرەمان کرد شەکرەی خوێن
کە سێ جۆری دوو جۆری شەکرە هەیە شەکرەی جۆری یەک شەکرەی جۆری دوو هەیە شەکرەی جۆری یەک زیاتر لە مناڵان و لاواندا ڕوئەدات ئەوەش بەهۆی لە کاکەوتنی ئەنستۆلینەکانیان ئەنستۆلینەکانیان ناتوانێت بەرامبەر بە شەکرەکان بوەستنەوە جۆری شەکرەی دووەمیش شەکرەی زیاتر لە تەمەنی 45 ساڵی بەرەوستەرەوە توورە ڕوئەدات ئەمەش ڕێژەی ئەنستۆلینیان لە خوێندا باشە ئەنستۆلین بەرهەمێنن پەنکریاسەکانیان بەڵام ناتوانن کۆنتترۆلی ئەو شەکرەیە بکەن کە لە خوێنەکانیاندا هەیە بۆ ئەم دادەیەش تازە فاس شەکرەمان کرد سیویەک بوو ماشاڵە زۆر تەندروستی باش بێ ڕێژەکان نەگۆڕێ تۆنان خوارد بێگۆڕێ نانە نەخوار بێگۆڕێ ئافرەتی دووگیان بێگۆڕێ ئەوانی کە هاتوون لێرە پشکنینی خۆیان ئەکەن ڕێنمایەکانی ئێوە چی ئەبێت بۆ ئەوان ئا یەکسەر ڕاستە خۆتوانێ پشکنین بکات وەکو یا ئەوەی ئاماژت پێکە ئەبێت نانی نەخوارد بێت یان نانی خوارد بێت ڕێژەکە ئەگۆڕێ بۆ ئەنجامدانی پشکنین چیان پێ ئەڵێن لە دوای ئەو پشکنین با بڵێن خواردنەکانیان چۆن بێت ئێوە ئەو ئەنجامدانی پشکنینانە بە چ ڕێنمایی و ڕێوشوێنێگەیکە ئێمە کە سەرەتاوتە لێرە باسمان کرد و ئاماژەوان پێکردە یەکەم شت خۆیان بەتایبەت ئەوانە لە 45 بەرەوستەرەوەترن خۆیان لە هەموو جۆرە چەور و شیرینێک بپارێزن ئەمە هۆکاری سەرەکیە بۆ شەکرەی خوێن کە تووشە بێ و ڕێژەکانی وەکو گوتمان دەگۆڕێ مەستەڵەن کەسێک نانی خوارد بێت ئەگۆڕێت دووستا دوای نانخواردن ڕێژەیەکی هەیە ئەگە بێت و لە 120 بۆ 400 بێ ئەمە ڕێژەکەی ئاستایی نییە مەترسی هەیە بۆ ئەوی توش بێت توش نە بە بەڵام مەترسی هەیە بۆ ئەوی توش بێتن ئەگەر لە 400 بەرەستەرەوەتی بۆ ئەو کاتە کەسەکە توش بێت ئەوە ئەگەر نانی خوارد بێت ئەگەر نانی نەخوارد بێت لە ڕێژەکەی تقریبان نەتاوەکو 100 بە 120 مەترسی هەیە لە 120 زیاتر بۆ ئەو کاتە کەسەکە توش بێت نەخۆش شەکرەی ئەگەر نانی نەخوارد بێت دەست خۆش بێ ئەم بەڕێزش یاخودیەکێکی تر لە بەشداربوانی ئەم تیمە بە خۆشحاڵیەوە ئێستا پشکنینی تایبەت ئەکەن بۆ بەشداربووان سڵاو لێ بێت سڵاو لێ بێ بەخێر وێن زۆر سپاس ئەزانم سەرقاڵیشی بەڵام پێم خۆشە پەیامێکی بەڕێستان وەرگرم ئەم هاوڵاتی کە لە لای تۆیە پشکنینی بۆ ئەنجام ئەی یەکەم جارێتی سەردانی لای بۆ نەسەردامی ئەوواکە کە پشکنینی بۆ بکەن یاخود چەند جارێک هاتووە ئەم پرسیارانت لێ کردو سەرەتا ئەبڕۆمە یەکەم ڕۆژێتی نانیش بانی خوارد و شەکرەی سەودەیە ڕێژگەی زۆر باشە و زۆر بەعیبە پەیامی تۆ چییە بۆ هۆشیارکردنەوەی زیاتری کۆمەڵگە کە ئێوە دروشمە تایبەتەکەتان و کوڕێکخراوەکەتان هۆشیارکردنەوەی کۆمەڵگەی لە پێناو بەدەستهێنانی تەندروستێکی باشتر وەڵای پەیامی ئێمە ئەوەیە کە کەسانی بە ساڵات چوو کەسانی بەتەمەنات چوو ڕێژی شەکر و ئەم شتانە کەم بکەنەوە تەمەنەکانی تر ئێوە پشکنینیان بۆ بکەن یاخود هەر تەنیا بۆ هەموو تەمەنەکانەکەی بەڵێ ئێستا وەک ئەیبینن لە وێنەکانە بە خۆشحاڵیەوە ژمارەیەکی زۆر باش لە بەشداربووان یاخود ژمارەیەکی زۆر باش لە کادران و هاوڵاتیانی خۆشەویست هاتوون لێرە پشکنینەکان ئەنجامێن بە خۆشحاڵیەوە سڵاو لێ بێت سڵاو سەرچاو زۆر سپاس پشکنینە ئەنجامیان ناوەڵای هێشتا ئەنجام نەداوە ئەم جۆرە چالاکیانە چۆن ئەبین و بەتایبەتیش کە ئەمڕۆ لە نێو مەڵبەندێکی ڕێخستن ئەم پشکنینانە و لەلایەن ئەم ڕێکخراوە تایبەتەوە لێرە ئامادەکراوە بۆ کادرانی ئەم حیزبە زۆر سپاس بۆ کورسات وەڵا هەڵمەتێکی باشە چونکە هەم بۆ شیارکردنەوەی خەڵکەم بۆ ئەوەی کە خەڵک ئاگاداری تەندروستی خۆی بێت شتێکی زۆر زۆر باشە زۆر سپاس با بەشداربوویکی تر وەرگرین خاتون سڵاو لێ بێت تۆم کاتت باش بێ سڵاو باشە پشکنینەکانت ئەنجامیە بەڵێ پشکنینی چیت کرد وەڵا فەحسی شەکرە و دان و لەگەڵ سەبزەی دڵم کردو ڕێژەکەیان چۆن بوو نۆرمال بوو تۆ ئەمە ئەم چالاکیانە چۆن ئەبین ئەمە یەکێکە لە پرسیارەکانم لامان کاتە بەڕێستان وەکو هاوڵاتیەک بە 6 مانجارێک پشکنینە تایبەتەکانەکەن بۆ باشترکردنی تەندروستی خۆتان بەڵێ ئەکید وەڵا شتێکی زۆر زۆر باشە بە تایبەتی ئەم ڕێکخراوە کە هاتوو عەزێتی کێشاوە ئیشێکی زۆر جوانە هەموو کاتێک کورد دەڵێ کۆمەڵگایەکی تەندروست لە کەسانێکی تەندروست یەتەدی کەواتە من ئەگەر تەندروست نەبم ناتوانم ئەرکوکارەکانی شمۆک و پێویست تەندروست بێ منداڵەکانت تا چەندە ڕێنوێنی تایبەتیانەکەی کە ئەوانیش لە تەمەنی خۆیان و هەم لە تەمەنەکانی تریشانە بتوانن پشکنینەکان ئەنجام بن وڵا ئەکیدەوە ژەکچێتەوە سەر دایک و باوکو و خێزانەکە کە ئەبێ وا پەروەردەیان کەن هەر لە ئێستەوە ڕێنمایی بێ بۆ ئەوەی کە دائیمەن
احتیمامێکی زۆر بگرنگ بە تەندروستی خۆیان بن لەبەرەوەی مناڵ دوا ڕۆژیە میلەتەیەوە پێویستە تەندروست باش بن ئەرکی دایک و باوکانەوە لە ڕووی خواردنیشەوە تەندروست ئەکید ڕووی خواردنیشەوە تا خواردنی سروشتی و ڕێکوپێک بخۆی ئەکید کەسێکی تەندروستی شەبیت. سپاس بۆ جەنابێ خۆشبی زۆر بەڕێزت بە خۆشحاڵیەوە ئەوەی کە لە وێنەکانە ئەیبینن ژمارەیەکی یەکجار زۆر لە کادرانی نێو مەڵبەندیەکی ڕێخستنێکێتی نیشتیمانی کوردستان هاتوون لێرە بەشداریان کردووە بۆ ئەنجامدانی زۆرترین پشکنین کە بە خۆشحاڵیەوە ئێستا ژمارەکە ڕوو لە زیاد بوونە و لە هەمان کاتە ئەوەی کە هەیە سیمینارە تایبەتەکەش با بڵێن کەمێکی تر دەست پێ کات ئەمەش پەیامێکی تر ئەبێت بۆ شارکردنەوەی ئەوەی کە هاوڵاتیان زیاتر ئاگاداری خۆیان بن. سڵاو لێ بێتۆم کات سەرچاو بژی سپاس دەکەم بژی با پەیامی بەڕێزت بۆ ئەوە بێت ئەنجامدانی ئەم چالاکیە لە نێو مەڵبەندێکی ڕێخستنێکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەبینی لەلایەن ئەم ڕێکخراوە تایبەتەوە. وڵا من زۆر سپاسی ئەو ڕێکخراوە ئەکەم سپاسی هەر هەمویانەکەم ئەمە کارێکی زۆر باش و مرۆڤ دۆستانەیە کردویانە و ئێمە ڕاهێنیشمان کردو ئەعلانمان کردبوو کەوا بۆ خەڵکیش و بۆ هاوڵاتیانیش و خەڵکمان زۆر ئەهین کردووە کە ئیمڕۆ خۆ دەزانی باری ژیان و گوزارانی خەڵک نەختێک خراپە لە دەرەوە پارەیەکی زۆری تێئەچێ ئەم ڕێکخراوە هاتوون بەبێ بەرامبەر ئەم کارە ئەکەن خۆبەخشانە ئەم کارە ئەکەن و ئەمە پێشتریش پێش تەقریبی مانگێک ئێمە فاسی چاو تیمێکی باشمان هانی ئەوان هەفاسی چاویان کە لێرە ژمارەیەکی زۆر خەڵک و هاوڵاتی و ئەندامان هەمووی بەشدار بوون من زۆر سپاسیانەکەم و ئەم نوع چالاکیانە ئێمە هەر بەردەوامە بین و لە خزمەتی خەڵک و ئەندامەکانیشمان و هەموو هاوڵاتیانە زۆر سپاسەکەم سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بەڵێ خۆشەویستان وەک لە زاری میوانەکانمەوە کە هەمویان هاوڕابوون لە سەر ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە و درێژە پێدانی ئەم جۆرە چالاکیانە کە بە خۆشحاڵیەوە ئەم ڕێکخراوەش بە خۆبەخشانە لە 35مین چالاکیە توانیوێتی بە خۆبەخشانە پشکنینی تایبەت بۆ هاوڵاتیان و لە شوێنە گشتەکان و ئێستاش لە نێو مەڵبەندێکی ڕێخستن بێ بەرامبەر بۆ کەسە بەژاروەکانی ئەکەن دووبارەیەکەمەوە لە پێناو بەدەستهێنانی تەندروستێکی باشتر بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگامە دروشمی تایبەتی ڕێکخراوی کارامەی تەندروستی بوو.